خۆشەویستان ئافرەت بۆچی تووشی زینا دەبێت، تووشی خراپە دەبێت، داوای جیابوونەوە لە پیاوەکەی خۆی دەکات، داوای تەلاق دەکات، کێشە بۆچی دروست ئەبێت؟ ئەگەر کچەکەی خۆت خوشکەکەی خۆت بە دڵی خۆی نەدا بەشوو، چاوەڕێی ئەوە بکە کچەکەت فەساد بێ. دەڵێ من شوو بە فڵان کەس ناکەم، دەڵێ ئیلا بێ شووی پێ بکەی. هەر ئەوە ڕازیت باشە، ڕازینت بە خۆت دانیشە. ئەو کاتە لە ناچاریە شووی پێ دەکات، سەرنجامیش زۆر خەتەر دەبێت. کچەکەی خۆت بە زۆر مەدە بەشوو، بە تەنیا پێی بڵێ، دوایی بە خێزانیشت بڵێ، یا بە ئافرەتێکی تر بڵێ بزانە فڵان کەسی بەدڵە ئەو کچە، جارۆ شەرم لە تۆ ئەگا، بەس لای دایکە لە بەخۆم بەدڵم نییە، بەس لای باوکم ناوێرم بڵێم بەدڵم نییە، ناوێرم بڵێم بەدڵم نییە. تەنها بەو کیفایەت نییە کە باوکی پرسیاری لێکە، چونکە نهێنی مناڵ لای دایکێتی. بە خێزانت بڵێ بزانە کچەکە بەدڵێتی، بەدڵی نییە، ئەمە عیب نییە، ئەمە بێڕێزی نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەند شتا مشاورە و ڕاوێژی بە خێزانەکانی کردو، خۆ تۆ لەو پیاوتر نیت. بزانە لە ڕێی برادەرێکیەوە، لە ڕێی کەسێکیەوە ئەتوانێت خێزانی تۆ بە برادەرێکی کچی خۆی بڵێ کە برادەری ئەو کچەیە فڵان کەست بەدڵە شووی پێ بکەی، ئەو کاتە بەڵێ نەخێر، بەڵام ئافرەتە ئەڵێ وەڵڵاهی پیاوەکەم بەدڵ نەبووە لە ترسی باوکم نەمێرا بڵێ بەدڵم نییە، ناوێرم باوکمم کوژێ، باوکم لێمەدات. ئەمە کارەساتێک گەورەی، ئەمە سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت و زۆریشمان بینیوە بۆ شێوەیە. ئەو بە خۆشەویستی بە حساب شووەکەن بە یەکتری، ژن دێنن و شووەکەن ناگونجێن، دەوەرە بە زۆر پێی درابێ بێ سەرنجامەکەی چی بێت. ئەوە هەر باسی مەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئافرەت بەبێ پرسی پێ بکرێ، کچە عازب پرسی پێ بکرێ، چونکە شەرمەکە جاری وا هەیە بڵێ من فڵان کەسم بەدڵە یا بەدڵم نییە.